لە شاری هەولێر بە بەشداری بەشێک لە ڕێکخراوەکانی تایبەت بە مافی مرۆڤ و کۆمەڵگەی مەدەنی لە ڕۆژی جیهانی پاڵپشتیکردن لە ڕزگاربووانی ئەشکەنجە دیبەیتێکی تایبەت بەڕێوە چوو. ڕێکخراوەکان و چالاکوانانی تایبەت بە بوارە ئاماژە بەوە دەکەن لە هەرێمی کوردستان تۆمەتباران لە کاتی لێکۆڵینەوە و پێش دادگاییکردن ڕوبەڕووی زۆرترین ئازار و ئەشکەنجەی جەستەی و دەرونی دەبنەوە کە ئەمەش پێشەرکردنێکی زەقی مافی مرۆڤە و پێویستە سیستەمی لێکۆڵینەوەکانی پێشدادگا گۆڕانکاری بەسەردا بێت. ئەوەی کە دەخوازین حقیقەت دەبێ بە تەواوی ئەشکەنجە ڕابگیرێ و قبول کراو نەبێ و ئەوانەی ئەشکەنجە دراون قەرەبوو بکرێنەوە، ئەوانەی ئەشکەنجە دەدەن سزا بدرێن و هەوڵیش دەین سیستەمی لێکۆڵینەوە کە ئەو مەساحەی گەورە بەتایبەتی لە هێزە ئەمنی و ئاسایش و ئەوانە زۆرتر ئەم سیستەمە گۆڕانکاری بەسەردا بێ ببێتە ئەساسێک بۆ بارودۆخێکی خوازراوتر لەوەی کە کەرامەتی ئینسان نەچێتە بنباڵی ئەو جۆرە لە ئەشکەنجەیە لە ئازاردان. دۆخی زیندانیان لە کاتی دەستگیرکردن و لێکۆڵینەوە لەگەڵیان بە شێوەیەکی گشتی باسەکەم دۆخەکە زۆر لە خوار پێوەرنە دەوڵەتەکانەوەیە، بەڵام دواترەوەی کە تاحقیقات تەواوە بێ و وەکوڵێز بڕیاری یەکلاکەرۆ لە دادگا دەرەچێت دۆخەکە زۆر جیاوازترە، دۆخەکە باشتر ئەبێ. بۆیە گرفتەکەی ئێمە بە تایبەتی لەسەر کاتی ڕاگرتن و دەستگیرکردن و لێکۆڵینەوەیە لەسەر ئەو بابەتانە زۆر پێوەری یاسایی هەیە، زۆر پێوەری مافی مرۆڤەیە کە ڕەچاو ناکرێ، یعنی زیندانی بە زۆر ئەبێ دانپیانانی پێ ئەکرێت تا ئەسێمە زۆر جانم قسەیمان کردووە لە ڕووی قانونی ئەسڵەن ئەم بابەتە وارد نییە. یەکێک لەو زیندانی کراوانەی کە لەسەر بەدەنگاتنی مافی گشتی و موچەی مامۆستایان زیاتر لە ساڵێک لە بەندیخانەکانی هەرێمی کوردستان زیندانی کرا باز لەوە دەکات ڕەوشی مافی مرۆڤ لە زیندانەکانی هەرێم لەو پەڕی خراپیدایە و تەنانەت لە دوای ئازادبوونیشیان لا ترسی ئەو هەڕەشانی کە لێیان دەکرێت ناتوانن ڕاستیەکان بۆ ڕاگشتی بڵاو بکەنەوە. چەندین راپۆرت لەسەر زیندانیەت هەرێما کوردستانی و دەخی مافی مرۆڤیەت بەڵاوکردین ڕۆژ بە ڕۆژ ئەمێت بینین خراپترە جهه مترسیه و جهه دلیشیه اف کسیت هنا اشکنجهدان الهرم کردستان قفلت هنا کردن زیب زینه ورن بهم باخبن براگهاندنه اوی سیاسی بید صداصت توشی اشکنجه ده بید. بەڵاوکردنەوەی راپۆرتانی دەوڵەتیەکان لەسەر خراپی دۆخی مافی مرۆڤ لە هەرێم و بوونی ئەشکەنجە لە نێو زیندانەکانی هەرێمی کوردستان لە کاتێکدا لە ساڵی 2011ەوە عێراق بەشدار و پابەندی ڕێکەوتنانی دەوڵەتیەکانە تایبەت بە مافەکانی مرۆڤ لە نێو بەندیخانەکان، بەڵام دۆخی زیندانیان لەسەر ئەرزی واقع شتێکی ترمان پێ دەڵێت. گەیلان سابیر، کەناڵی پەیام، هەولێر.